پەیامی پێکەوە ژیان، پەیامی برایەتی، بەیەکەوە جوانین، بەیەکەوە زمانی گفتوگۆ، زمانی پێکەوە ژیان ئەم شارە ئیدارە ئەکا. خۆمان کەسی ترنا پێکەوە ئەبێ بەردەوام بین لە گفتوگۆ. پەیامی ئێمە ئەبێ چاومان لەو هەموو تەسحیەیە بێ، لەو هەموو گیانفیداییە بێ کە هێزی پێشمەرگەی کوردستان، ئاسایشی ئەم شارە، تەنانەت شورتەی ئەم شارە بۆ پاراستنی سەر و ماڵی خەڵکی ئەم شارە داویانە بە هەموو پێکاتەکانیانەوە. داوای ئێمە، پەیامی ئێمە جێبەجێکردنی دەستورە، جێبەجێکردنی دەستورە، چونکە حەلی ئێمە لە دەستورە. نابێت دەستور لە شتێک جێبەجێ بکرێ و لە شتێک پێشێل بکرێ. داواکەین هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەکو هەموو پارێزگاکانی تر بە هەمان یاسا بەبێ هەر قەید و شەردێک ئەنجام بدرێت بۆی خەڵکی ئەم شارەش بتوانن سوود لە دەسەڵاتەکانی خۆیان و لە یاساکان وەرگن وەکو هەموو پارێزگاکانی تری عێراق. خاڵی سێیەم داوا ئەکەین سامان و سەروەتی ئەم شارە بۆ خەڵکی ئەم شارە سەرف بکرێ، با هەمومان بە یەک دەنگەوە ئاور بدەینەوە لەو هەموو سەروەت و سامانەی ئەم شارە کە لە بەینی بەرداشی هەردوو حکوومەت ئەڕوا و ئەم شارە ناسوودمەندە لێ.